خب طالبانی هاتیرە نەهاتە لای تۆ گودایکی شەیدێک والله نەهاتە سێ برام شەیدە بەخوا گشتی لە پێناو کوردستانە ڕۆیە بەخوا سێ برام شەیدە سوێن بەخوا سێ برام شەیدە گشتی لە پێناو یەکێتیە ڕۆیە گیرانەکەی ئەمەنە گیریامە لە ئێوارەوە سوێن بەخوا ئێ چی بکەم ئەگەر خۆم بنێمە ناو قوڕە تازە ماڕەگەم چاکە بێتەوە ها گەری حیسابیمان بۆ بکەن هیچ بەرپرسێک نهاتۆتە ئێرە یەک کەناڕێک هاتانێ ڕابێرێ و ئەڕاتە ڕێوە کە ئەوەکەی کەناربی ئەوە کەنارە بێ سەیر ماڕەکان بکە نەفەرشم ماوە نەم سەیارەم ماوە نەمار کوڕم ماوە ئەم نەمار کەس هیچی لەم کۆڕانە هیچی نەماوە بەخوا هاوسەرەکەمیش عەمەلیاتەوە تا لەسەرەوە کەوتگە ئەرە بەخوا چەندتان لێکەوتم بە چە مەزەندا لەکەوتە بەخوا بەهای ملیۆنێ فەرشم سەنە یەقلی وەک عەمەل نەماوە هیچی ماڕم هیچی بۆ دەرنەچووە سەیارەم هەموو شتەکانم ئاو بردێتی ئەو مار کوڕمەوە بەرەوە هیچی بۆ دەرنەچووە ماڵ و حاڵ لەکوێ مێننەوە والله لەکوێ مێنینە ئەو مارشی برامە لە مارشی برامە مێنینەوە خەڵک لە ڕاخوا تشتمان بۆ تێرێ و ئەڕۆینە ماڕەکانەوە ئیتر داواکەن چیتان بۆ بکەن داواکەین قەرەبوومان بۆ بکەنەوە قەرەبوو سەیارەکانمان بۆ بکەنەوە ئەوە کوڕەکەمە بەخوا بەس مەعاشیەکی هەیە هیچی بۆ دەرنەچووە لافاوەکە لە ماڵەوە بوون کاتی لافاوەکە لە ماڕەوە بین بەخوا بە حەبل چوومانەتە ئەو دیما بۆ کۆڕانە و دیوەوە ئەوەکەوەندە زۆر بوو ئاوەکەوانە زۆری لەو قاڵدرمەوە سەیر کە دەرگاگە بکەرەوە بزا لەکوێوە ڕۆیتە ژوورەوە ناگیرم لە ئێوارەوە ئەوەنە گیریان فرمێز لە چاومانەمە ئەی خۆگەری حیسابیەمان بووە بکەن من خاوەن بڕیە شەیدم بەخوا خب طالبانی هاتیرە نەهاتە لای تۆ گودایکی شەیدێک والله نەهاتە سێ برام شەیدە بەخوا گشتی لە پێناو کوردستانە ڕۆیە هیچ حیسابێکم بۆ ناکەن نە بەخوا هیچ حیسابێمان بۆ ناکەن گەرەکمە قەرەبوومان بۆ بکەنەوە ئەی چی بکەین لەیرەیە ئەو پیاوم پێشمەرگەیە کامە مەعاشە قەرەبوو کچەکەم بکەنەوە پۆل شەشە